لیارێکی دۆستانە لە شاری هەولێر و لەسەر یارگەی یانەی هەندرێن هەڵبژاردەی یاریزانە دێرینەکانی هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەڵبژاردەی یاریزانە دێرینەکانی عێراق بوونەوە. ئامانز لە ئەنجامدانی یاریەکە تێکەڵبوونی چین و توێژ و نەتەوە جیاجیەکانە لەگەڵ یەکتر و بەسەربردنی کاتێکی خۆش بە یەکتر بینینەوەی ئەستێرەکانی پێشوو نیشاندانی توانەکانیان دووبارە بۆ هاندەران. لانیوە یەکەم کۆمەڵێک جم و جۆڵی جوان لە یاری نێوان هەردووتی بیندرا و ساڵح سدێریش بە گۆڵێک دێرینەکانی عێراقی پێشخست. بسم الله الرحمن الرحيم. بالبداية نشكر سوپاسی هەموو ئەوانە دەکەم کە میوانداری ئەو یاریان گرتە ئەستۆ لە شاری هەولێر بۆ ئەم کارە ناوازەیە. دەزانن زۆربەی وڵاتەکان هەڵبژاردەی یاریزانە دێرینەکانیان هەیە. کۆکردنەوەی ئەو ئەستێرانەی خزمەتی تۆپی پێی کوردستان و عێراقیشیان کردووە کارێکی زۆر جوان بوو. هەستێکی خۆش بوو بۆ من هاوڕێکانم لێرە لە کوردستان و عێراقیش جارێکی دیکە بینیەوە. دول يكون عندها فرق رواد لاعبين قدامى. لە نیۆی دوم پرسیار عەبدوڕەزاق ئەنجامەکەی بۆ دێرینەکانی کوردستان یەکسان کردەوە، بەڵام موستەفا کەریم نەیهێشت بە یەکسانی کۆتایی بێت و گۆڵی دوم و پێشکەوتنی بۆ هەڵبژاردەی عێراق تۆمار کرد. یاریەکە بە 2 گۆڵ بەرامبەر گۆڵێک بە سوودی هەڵبژاردەی دێرینەکانی عێراق کۆتایی هات. دەستخۆشی لەو کەسان دەکەم کە یعنی ئەو یاریان دانابوو بەڕاستی زۆر پێویستە لەبەرەوەی احتیمالە زۆر ئێستا مدەڕیبی لاومانێ یاریزانی لاومان بێ با یعنی ببین خۆشەکە و یاریزانەکە یاریزانی دێرینی هەولێرنە یاریزانی هەڵبژاردی عێراقینە یعنی سەری تۆپانێ بکەن چەند بە ڕۆحێکی ڕیاضی کە لەناو بەجک و بەرجی ڕیاضی ئەوە زۆر میمە بەڕاستی ئەوڕۆمە لە کوردستانی عێراق زۆر مشکلەمانەیە لەموو یاریەک احتیمالە چەندەها یاریزان لەگەر حەکەم قسەی دەکات ئەگە سەیری ئێستا شتێ بکەستە ئەوە نییە ئەنی وەکو چۆن برێ یعنی فێربوونێک بینەوەن شتێکی زۆر چاکە ئەو یاریان زۆر پێویستە بەڕاستی ئێستا ینی لەگەر چەند یاریزان شەڕژای عێراق ساڵەکانی 2000 هەتێستا نەمدیدون ئەوڕۆ زۆر پێ خۆشحاڵم کە ئەوانم دیتەوە و هیوادارم بەردەوام بیتن و هیوادارشم هەر ئەگە بتوڵک بکرێتەوە وەکو هەر شارێک لە عێراق منتەخەبێکدانێ بتوڵیان بۆ بکرێتەوە. لا کەرنەڤاڵەکە کۆمەڵێک چالاکی زۆرا و زۆر ئەنجامدران و بەرپرسانی حکومی وەرشیش تێدا ئامادە بوون. ئەستێرە دیارەکانی عێراق و کوردستانیش تێیدا بەشدار بوون و هیواخواز بوون ئەم جۆرە چالاکیانە بەردەوامی هەبێت. حوسێن محەممەد کەناڵی پێیام هەولێر.